ڕادێت کێبڕکێی وەرگرتنی پۆستی سەرۆک وەزیران لە نێوان سوودانی و مالیکی زیاتر دەبێت. ئەو بەڕێوەبەری ڕۆژئاوا لەبارەی ئاڵۆزیەکانی سووریا هۆشداری دەداتە دیمەشق. مەسرور بارزانی دەڵێت هەموو هەوڵێک دەدەین هیچ موچەیەکی ئەمساڵ نەفەوتێت. محەممەد شیع سوودانی دوور لە چاوی میدیاکان لە پەیوەندیدا لەگەڵ کورد و سوننا بۆ پشتیوانیکردنی ویلایەتی دووەمی لە کاتێکدا دەوڵەتی یاسا دەڵێت ناوی سوودانی لە چوارچێوەی هەماهەنگی تاوتوێ نەکراوە و لە دەرەوەی لیستی کاندیدەکانە. فیراز مەسلەماوی وتەبێژی هاوپەیمانی ئاوەدانکردنەوە و بنیادنان بە سەرۆکایەتی سوودانی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا جەختی کردەوە سوورن لەسەر کاندیدکردنی سوودانی بۆ پۆستی سەرۆک وەزیران و وەرگرتنی ویلایەتی دووەم. جێی باسا هەریەک لە محەممەد شیع سوودانی سەرۆکی هاوپەیمانی ئاوەدانکردنەوە و بنیادنان و نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا دوو دیارترین کاندیدن کە لەلایەن حیزب و هاوپەیمانەتیەکانەوە بۆ پۆستی سەرۆک وەزیران کاندید کراون. خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان ڕاگەندراوێکی لەبارەی ئاڵۆزیەکانی سووریا بڵاو کردەوە و ڕایگەیان نیگەرانن لە پەرەسەندنی ئاڵۆزیەکان لە کەناراوەکان و سوەیدا. داواکاری هاوڵاتیان مافە و بڵاو پێکردنی گروپە چەکدارەکان لە ژێر ناوەکانی کۆکردنەوەی خێڵەکی و هێزە خێڵەکیەکان نمایندەی هەڵسوکەوتێکە هەڕەشە لە ئاشتی مەدەنی دەکەن و هەروەردەن بە ناکۆکی لە نێوان پێکاتەکانی وڵاتەکە. بەڕێوەبەری خۆسەر هۆشداریش داوەتە حکوومەت کە دەست لە بە ئامانجگرتن و هێرشکردنە سەر هاوڵاتیانی سڤیل خۆپیشەندەرانی حومس و سوەیدا و کەناراوەکان هەڵبگرێت کە بۆ داواکانیان لەسەر شەقامن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت یارەمی کوردستان ڕاگەیان هیچ پاساوێک بۆ دواخستنی موچە نییە و نەدەبوو ئەوەندە دوا بکەوێت. ئاماژەی بەوەش کرد جێیداخە ئێستا چاوەڕێی موچەی مانگینۆین و حکوومەتی فیدراڵی دەستی بەدابەشکردنی موچەی مانگی یازدەی موچەخۆران کردووە. سەرۆکی حکوومەت گوتیشی ئەوەی بیستومان هاوەیە بەرپرسانی حکوومەتی فیدراڵ بەڵێنیان داوە بە زووترین کات موچەکان بنێرن. ناوبراو ئەوەشی خستە ڕوو بابەتەکە تەنها موچەی مانگینۆ نییە بەڵکو ئەوە بەرەو کۆتایی ساڵ دەڕۆین و هەموو هەوڵمان بۆ ئەوەیە موچەکانی ئەمساڵ نەفەوتێن و هەمووی لەلایەن بەخداوە بنێرن. ئەگەر ئەمە نەکرێت دەبێ گلەی ئاراستەی حکوومەتی فیدراڵ بکرێت.